هجران رو به پایان می رود. این خماری از سر ما میگساران می رود. مژده‌ای مرغ سحر فصل بهار آمد باز، موسم می زدن و بوسه کنار آمد باز. سلام گرم و گرمتر له همیشه بو بینندگل و شنوندگل عزیز گریان میدیا لبشی روشالات گریانا هاتینا خمتان هاتینا ناو ماڵەکانتان ئیشەڵا کە بتوانین ئەم ساعتە کە هاینە خەمەتانە ساعتێک خۆش و بە گۆرانی گەل و نەوای خۆش بتوانین ئێوە شادکەینەوە. میوانی عزیزمان هەست، دەنگێک ئارام و شیرین و دڵنەوازی هەست و واقعان سورپرایزە بۆ فرە کەسکەل، چون ئەم میوانمانە ئەم جارە خانمێکە دەنگخۆش، خانمێکە بەڕاستی دەنگێ ئارامی هەست و بە شعری فارسی چۆ دەستمان پێکرد بە خاترە و گۆرانی فارسی هەست ئەم خانمە عزیزمانە. بەخێر بێت، سەرچاومان میزبانیەکەین، ئینشەڵا کە بتوانین میزبانی خاص بین بۆم مێمانە خۆشەویستمانە با بڕین بۆ لای و بە زوانە شیرینەکەی خۆی بە ئێوە بناسنێ. سپاس دەکەم. پێش هەموو شتێک ئەگەر دەنگەوە بەرزەوە کەیتەوە مەمنونەوین کەمێ. پێش هەموو شتێک دەستخۆشی لە کاناڵە جوانەکەی گەڕیان میدیاکەم. سپاس بۆ داوەتیەکەتان و مانو نەبوون بە خاتو حەمیدەی عزیزە ئەڵێم مانو نەبی عزیزەکەم. من هایا محەممەدم، خەڵکی ڕۆژهەڵاتی ئێرانم. بەخێربی سەرچاومان. سپاس دەکەم، مەمنون. و 3-4 ساڵە دانیشتووی کوردستانی عێراقم. بەخێربی بەخێربی. سپاس دەکەم. ئەرێ وڵات دەنگێک فرەخۆش هەست. مەمنونتم زۆر سپاس. ئینشەڵا کە پایدار بی لە ئەرسەی هونەرە بتوانین گشتمان بە یەکەو و نەوازەندەی عزیزمان کاکە گیان کاک وەلیدی عزیز ئەفو من بوچکیم لە خەمەت جەنابتانانەوە ناوتانم نەزانی بەخێر بێن بە هاوڕایم کاکە خۆشەویستە ئینشەڵا بتوانین بەرنامەیەک خاصمان بێت و گشتی ڕازی بێ نەک تەنیا خەمەتێ بە هۆنەرکەین لەلایەن ئەم کاناڵە شیرینەوە. ئینشەڵا بتوانین بینەندەمان جەست بکەین کە بزانن کاک جەزا و ستافە عزیزەکەی بەڕاستی زەحمەتە کێشن و بتوانن قەدردانیکەین و قەدردانیکەن لێمان، چونکە واقعان هیلاکەون هاوکارەکانمان. ئەوەڵین گۆرانیەکەت لوتفەکەی؟ وەڵا گۆرانی یەکەمم گۆرانێکی کوردیە. ئاوازەکەی مامۆستای گەورەی موسیقی و ئاوازی کورد مامۆستا بورهان موفتیزادە بۆ میدانەوە. لێرەوە سڵاو و ڕێزێکی تایبەتم بۆی هەیە. هیوادارم کە بەدڵتان بێ. خواهشەکەم ئینشەڵا بمێنێەوە ئۆستادە عزیزی چەکە هاوکار کەسێک وەک جنابتانەوە هۆنەر پەرە پێعات. با گوێچکە بین و گوێچکەیەک بین لەو گۆرانیە. چاو خۆش بێ. خدا خودت لدستنیایی پشوی به حد درد به دوایی ام سرسامیا به آرامیا دل ناکامیا کیدی کتایی ام سرسامیا
لەوێش هەڵناکەم دێمەوە ناو شار وەک ئارام نەما دڵ و پێ سوتاو خانەی خەور و خاو لە دنیا بێزار وەک ئارام نەما دڵ و پێ سوتاو خانەی خەور و خاو لە دنیا بێزار ئەی ئافرم خانمەدیان بۆ دەنگە شیرینەوە بەدڵمان بوو ئەحسەنت واقعەن جێگەی دەستخۆش بوون هەست بۆ ئۆستادەکەت بۆ کارخۆت بۆ ئەوەی کە موسیقەکەی دانیاگە بووت ئافرینی بێ ئافرین بۆ دەنگە شیرینتە کە واقعانە ئارام و شیرینە خانمگیان هایا خانم چەند ساڵە خەریکی کار هونەریەکەی وەڵام من بەردەوام 2 ساڵە بەڵام لە مناڵیەوە زۆر حەزم لە هۆنەر و لە گۆرانی وتن بووە دەنگ و بەرزەوکەی تۆ بازم نەمونەوین چون با دەنگمان بگەی بەڵێ زۆرتر خۆم لە خانەوادەیەکی هۆنەریەوە هاتووم شڵا پابەرجابن هەمیشە بمێنن بۆ کۆمەڵگای هۆنەر بەڵام بە تەواوی خۆم 2 ساڵە بۆ 2 ساڵ و نیو خەریکی ئیشی هۆنەریم لە کوردستانی عێراق موفق بن ئینشەڵا بمێنن ئێمەش دەنگ بین یعنی تۆ بەو دەنگە شیرینتەوە ئارامش پێی بێمە ئێمەش ئیتر هەر گەشتکە بین بە گۆرانیەکان تۆ گۆرانی فارسی دانیاوە بەڵێ گۆرانیەکی فارسیە بە مامۆستای گەورە مامۆستای نەمر مامۆستا هایدا چکە واقعان لە دڵ و گیانمانە لە دڵ و گیانی هەمومانە زیینووە گۆرانی بۆتانداناوە هیوادارم کە بەدڵتان بێ پێشکەشتانیەکەم خواهشەکەم حەزەکەین بێچکە بین بەم گۆرانی شیرینە چون واقعان ئوستورە بوو بەڵێ وایە روزی که از تو جداشم روز مرگ خنده هامه روز تنهایی دستام فصل سرد گریه هامه توی اون کوچه غمگین جای پاهای تو مونده هنوزم اون بید مجنون عکس قلبت رو پوشونده بعد تو گریه رفیقم غم تو داده فریبم حالا من تنها و خسته توی این شهر غریبم توی این شهر غریبم توی این
شهر غریبم. روزی که از تو جدا شم، روز مرگ خنده هامه، روز تنهایی دستام، فصل سرد گریه هامه. توی اون کوچه غمگین جای پاهای تو مونده، هنوزم اون بید مجنون عکس قلبت رو پوشونده. بعد تو گریه رفیقم، غم تو داد فریبم. حالا من تنها و خسته توی این شهر غریبم، توی این شهر غریبم. تو خوشحالی و امید، من و تنهایی و حسرت. تو باغ پر از گل، من یکی تو شهر غربت. روح من هم سفر غم توی شهر غصه پوسید. قلب من هم راه قلبت پاک و غمگینانه کوچید. بعد تو گریه رفیقم، غم تو داد فریبم. حالا من تنها و خسته توی این شهر غریبم، توی این شهر غریبم. دمو خوش، دمو خوش. سپاس بژیت. عزیزەکەم ئیشەڵا بمێنی واقعاً جامە جۆزە گۆرانی گەلێک بوو کە مامۆستا هایدە واقعاً حەزی پێ کرد. بەحسی لە غەریبیە کرد، هەرچەند ئێمە غەریب نین. تۆ تەک زندگی لە کوردستانە چۆنی؟ غەریبی لە شاراندا بە میوانم، غەریب ماوەم سەرگەردانم. ئەخۆم وایە بە چاوانم، بمدیایە نیشتیمانم. ئەخۆم وایە بە چاوانم، بمدیایە نیشتیمانم. ئەوینین ئەشە حتمما ببینین. هەرچەند کوردستان ئێمە غەریب نین، غەریب دوو ناو غەریبمانەست. یەکێک غەریبێکە لەناو قەوم و کەس خۆیان غەریبە، دەیان ئێتفاقی بۆ کەفێ کەسێک نییە دەوریە، ئەمە نەوعی غەریبە. و دوومین غەریبی شەوەیە کە مەسەڵەن هاوزوانەوەن، کوردستان هاوزوان ئێمن، کوردن لە یەک تایفەین. لێرەی سەخۆشک و براهایە تازەمان پیا کردووە و کەمتر حساس غەریبی واقعاً ئیشەڵا کە هیچ وەخت غەریبی نەوینی. سپاس دەکەم. کارە دوومەوە کارە دووەمم گۆرانێکی کارە سێوەمت بۆخشە، ئەمە سێومین گۆرانیە. گۆرانێکی فۆلکلۆرە. بەڵێ زۆرترمان زۆر گوێمان لێ کردووە چونکە لە مناڵی و من لەگەڵم گۆرانیە گەورە بووم. بەڵێ هیوادارم بە دڵتان بێ گۆرانی من بەدەنگی مامۆستا مام لێ گوێم لێ بووە زۆر. بەڵێ بۆتان هێڵم هیوادارم کە بە دڵتان هەمیشە بمێنیت، دەنگ ئەویش هەمیشە بمێنێت هەرچەند خۆی و خندەکەی نیگاهت نامەک و مەزەی شەرابم من لەبەر نیگاهت بمرم تۆ سەری غەمزەکەی جەلابم بێڵە پێم گۆڵەکەی بەهار
بەکەی من چاوەڕوان بم وارەوە بە شەرەتی جاران ڕۆژە سەد جارێت فیدا بم لە وێرانەی دڵ شێواوێم چین واوەی لایە و ڕۆڕۆ ئەوربەر بووەتە هەناوێم دێتە دەر لە هەناسەم بۆسۆ بووم بە ئەفسانەی وێڵاتان شار بە شار ماڵ بە ماڵ کۆ بە کۆ خاڵی چاوت گۆشەی ئەبرۆ دوودینیان کردوم لەسەر تۆ یان بمکە پیری مەیخانە یا موریدی خانەقات بم ڕۆحەکەم ڕووی خۆت بنوێنە تا بەکەی کوشتەی نازێت بێم دەمەکە دواتەکە لۆم بێنە تا نەمردوم هاوازێت بێم جارێ بەکەرەم بم دوێنە بە فیدای دەنگ و ئاوازێت بێم مەیلی ئەبرۆی تۆ قەت نانێم غەم زەدەی چاوەکەی بازێت بێم من کە هاتووم خیب لەم گۆڕی یاخوا کافر بێجەنابم دڵمگیراوە چونکە سەرما خۆرزێکیمان ئێستا داوای لێبوردنەکەم لە ئێوە و لە بینێرە خۆشەویستەکان ئیشەڵا خاسەویتەوەی تر ئەم فەسڵە هەرواسە بەبایەک خۆشی بەبایەک نەخۆشی بەلاخەرەی ترێشێتێک یا هاوکەیت واقعان دەنگە خۆشە جا من یەک شتم لە تۆ دی لای تێک فرەناسک لە ژێر گۆرانیەکان تا هەست حەزەکەی دەنگ خۆت فرەتر دیار بێ یا ئەو لایتە وەک تەزئینێ لە بانگۆرانیەکەتەوە بێ وەڵا چونکە لەگەڵ ڕیتما نەمخۆندبوو وتم باش شتێکی هەردەنێکی پیانۆ لە گۆرانیەکانم گشتی غەمگینە دەنێک پیانۆیەکی ناسک لە ژێریۆ بڕوە زۆر خۆشە اتفاقان تەوەجۆم کرد فرە ئارام و غەمگین نا پێشە من حەزەکەم بە ڕیتم ئارام ئەوە باشترە ئیشەڵا هیچ وەختی غەمگین نەویت و خەمیش نەوینی کە تەرانەگەل خوێنی ئێستا حەمیدە خانم قینا من میوانی بەرنامەکەم ئێوە بەڕێوەبەری بەرنامەکەن تۆزە منیشی لاک بووم لەسەر ئیجازە خۆتان من گوێم چەند جار گوێم لە شارێکی جەنابەت بووە بە باڵای ئاویێری ئازیزاوتوتە قینا با من داوایکەم و پێشکەشیکەین بە بینەر خۆشەویستەکان هامە خەمەتە ئەگەر ئیجازە بن ڕێبازگیان داوای شێر خۆمی کردگەینەکەی سنە و ئاویێر فرسەتمان هەست لە بین گۆرانیەکانە ئیسە تەقدیمی کەم دێبە من ئەم شێرمە ئیسە بانچ من ئەم شێرمە چەند جارێک وتکە ئەدیتیش کریاگە وەلێ ئیتر ئەگەر ئێوە گوێش کەسانداگە و وەخان مەمنونم تەشەکورەکەم تەشەکورەکەم تەقدیمیەکەم بە ئێوە بە بینەندەگەل شنەوەندەگەل ئەوانەیە کە ئەیبینن ئەرێوەڵا کە گۆران کە ئێشارەکە ئێژێ تەقدیمیشی کە بە من ئەوە جارێکیان لە بەرنامەی گوڵشەنی شێراوتم ئەوەی کە چووە بۆ سنەوەی کە سنەی بینیوەمانە متاسفانە لەم ناوە ئاغەی کەڵ ساوتی من نەچووگم بۆ سنە ئەی بە من تەقدیم ناکرێ ئیشە تەقدیمیشەکەین بۆ ئاغەمان ناڕەحەت نەوێ سنە و ئاویەر سنەی ئاواتیم شارە جوانەکەم ژیان دوو لە تۆ پڕە لە ماتەم قەسەم بە جوانی و گزنگی خۆرت بە دیمەن و ئاترت
بۆن دەشتەکانت بە سەوزی و جوانی فەسلی بەهارت بە بەرزی و جوانی ئاویەری جوان سڵاوت لێبێ سنەی قارەمان ئاویەری جوان چەند گەورە و جوانی خۆشەویستی زۆر لە دڵ گشتمانی سەیرانگای ئەشقی ئاواتی سنە ئاوەدانی تۆ ئاواتی منە پێشکەشتان بێت هیوادارم کە بەدڵتان بوو بێت دەستە خۆش بێ کاک وەلیدگیان مەمنون تەشەکر لە هاوڕایت مەمنونم با بچینە لای گۆرانیەکتر گۆرانیەکتر هەرچەند بەنامەکەم ناخوایشەکەم دەنگ و بازکەیت و خوێنیت و گۆرانی پاییز هەرچەندیسە کاتەکەیشی وەرزەکەیشی پاییز نییە بەڵام گۆرانێکی زۆر بەلام و خۆشە ئەوم بۆ هەڵبژاردوون پاییز گۆرانیەکە کە ئەوەڵ مامەسا نەجمە وتی بەڕاستی شتێ جالب بوو فرە کەس گەل خوێندیان و ڕیتمێ ئارام و شیرینی هەست گەڕیانێکە تەقریبەن خواهشەکەم هاینە خەمەتانە و حەزەکەین گوێچکەمان لە دەنگە خۆشەکەت و گۆرانیە جالبەکەت بێت. پاییز کە تۆ هاتی هەوارگەی دڵ پڕگێریانە بارانی تۆ گریانی من گەڵا ڕێزانە بارانی تۆ گریانی من گەڵا ڕێزانە پاییز کە تۆ هاتی لە دەستم چوو گوڵی زەمانە گوڵێکی سوور تڵێ نەرگس تڵێک ڕەیحانە گوڵێکی سوور تڵێک نەرگس تڵێک ڕەیحانە پاییز کە تۆ هاتی هەناسەم سەر تڵێی زریانە لێم تاریوە گوڵی ئەوین ئەگرێ بەهانە لێم تۆریوە گوڵی ئەوین ئەگرێ بەهانە پاییز کە تۆ هاتی بسکی یارم پەرێشانە چاوانی گەشت خەمداگرت و لە جێژوانە چاوانی گەشت خەمداگرت و لە جێژوانە پێشکەشتان تۆ دەنگ و نەرزێ عالی بوو دەسۆ خۆش بێ خانم گیان ئینشەڵا بمێنیت دەنگی ڕەساتر کارگەلێ گەورەتر ئینشەڵا بتوانین ئێمەش هاوکار جنابتان بین نەکار ئێمە تواو کاناڵەکان ئەوانەی کە واقعان کار هۆنەریەکەن پشتوانن بۆ هۆنەرمەندکرد ئینشەڵا کە بمێن دەست و چاوانێشێ کاکوەلیگیان با تەشەکوریکەین لە جنابی لەم بەرنامە هیلاک بووی پێمانەوە عزیزگەل ئەم کراسە کە دووریاگە بۆ من هەدیەی هەر ئەم میوانە بەڕێزمانە بوو خەیاتی سنە دووراندی بۆمان خەیاتی سنە بەرانبەر بە شاورمەی شامە لە ڕێعایا هیوادارم کە بتوانن ئەگەر
دۆخت و دووزێکتانز بیوەن بۆ لای جا دادە پرسی لە مێمەتی تۆ خۆت خەیاتی تەبلیغ بۆ خەیاتەکانەکەی وتم قەی ناکایتر ئەگەر هاوکار نەوین لە ناو یەکا و تەبلیغ بۆ یەک نەکەین ناوێت مکاپەکەی من جاری تریش لە بەرنامەکە وتم ئاڕایشگای ئاراکۆ لە کارێزە وشکە زەحمەت یەکێشێ خۆی ئێسپانسریە دەسوچاوی نەیشێ بەڕاستی دەستخۆشبوون ئەو خاتونە هۆنەرمەنداکەم و واقعاً ئەزیەتە کێشە بەمنەوە هەر هەفتە من پەنجشەمەکەی ڕزرفەکەم واقعاً مەمنونیم ژمارەی دانیاگە بۆ ڕزرفێ نۆبەت ئیشەڵا ئیتر ئیمساڵ سەیران هەر ئەوێت بڕن بۆ لای و کارگەلێ مختلف ئەکات ئیشەڵا کە خۆتان تەکیانە سۆبەتان کرد ئێژێ کارگەلێکەکە ژمارەی ڕزرفەکەی چی 0750 49 و فرێش مۆنسفە و تەخفیفیشی داگە بۆ کارەکانی ئینشەڵا کە بتوان و بچن و ئەویش کاروشتەی خۆی و هۆنەرەکەی ئێرابا بۆیەوە گۆرانیەکتر ئامادەست؟ وەڵا ئاخر بەرهەمەم گۆرانیەکە کە مامۆستا ئارام سەردار زەحمەتی کێشاوە ئاوازەکەی داناوە دەستخۆشبوونی لە یەکەن واقعان هیوادارم کە بەدڵتان بێ ڕێبازگیان چەندێ فرسەتمان ماگە؟ حەفت دقیقە چونکە حەفت دقیقە فرسەتیشمان ماگە گۆرانی ئەم خاتونە ئەزیزمانە ئەم دەنگخۆشە کە ئیمڕۆ هات واقعاً بەنامەکەمانی ڕازاندەوە هەم بەخۆیەوە هەم بە گۆرانیەکانی و زەحمەتماندا بە ئاوەلی دەسوچاوی نەیشێ و تەشەکورەکەم لە سدا بەردار و سدا گۆزار تەسویر بەردار مدیریەتی عزیز ئەوەی کە واقعاً هیلاکەون بەنامەگەل مختلفیان دانیاگە تەشەکوری لێکەین و ئەم گۆرانیە ئەکەینە پایانی و هەر لێرە و خواحافزی لە بینەندەگەل و شنەوەندەگەل ئازیزەکەین ئۆمیدوارم کە ئەم چەندەیەقە یا سعاتێک کەمتر یا زیاتر کە ئای نەخەمەتانە هەرچی پەنجشەمە وەختی لە ئێوە گرین ئێوەش ڕازی بن بەدەست بەرنامەکەمانەوە با بڕین لای گۆرانیەکەی عزیزمان و گوێچکەی لێ بگرین و ئیتر لە خەمەتان مەرەخەس بین خواحافزتان بێ ئینشەڵڵا تا پەنجشەمەی ئایەندە کە بتوانین بە هۆنەرمەندێتر عزیزە و بینە خەمەتان. لا اسمعني